ئوستاد نە دوژمنی کەس بووە نەڕقی لە کەس بووە ویستۆتی نەتەوەکەی خۆی هەمووی لە دەوری چرای بەشیریزم کۆ بکات. وەستا بەشیر مشیر جەرگ سوتاوە ینی جەرگشی سوتاوە هەڵبەت بۆ چێ بۆ کورد لەم وەزیرە زلانەوە لە بۆ کێ هەمووی جێی بێتەوە هەموو خۆشیان بێوەمون بێ. توی من فيلسوفم وعند الإيجاب شاعرم. هەبوو نەبوو پیرێ هەبوو درەنگ هاتوو زوو لە دەستشوو ئەم لاوە ئەم گەورە پیرە ئەم ساویل کە دانا و ژیرە هەژارێ بوو ساماندارێ بێسەوادێ خوێندەوارێ کێشەی نەبوو خەمی هەبوو نەدوویەکی قسە لە ڕوو لە خۆبایی و بەبێ هەوا گەدایە بوو فەرمانڕەوا ڕاستی لە ناو درۆیە بوو ڕاستی لە ناو درۆیە بوو ڕەش و سپی لە خۆیە بوو وای ئەزانی لە بەرچاوە بلیمەتە گەورە پیاوە ناوی هەمیشە لەبیرە هەم بەشیرە و هەم موشیرە. ئوستاد زۆر بەشیری دەتوانم بڵێم بە ئیمضای خۆی شارەزابوون لە کەسی بەشیر موشیر ئەو ناوەی کە لە پاش ژەنگی جیهانی یەکەمەوە تا ئەم ڕۆژگارەی ئێمە یادی دەکەینەوە ڕووبەرێکی زۆر فراوانی یادکردنەوەی لە ناو ڕۆشنبیران نووسەران و ناودارانی کووردا بۆ خۆی دەستەبەر کردووە. بەشیر موشیر یان ئوستاد فەیلسوفی قسەی خۆش و گاڵتە و گەپی پڕواتایە. ئەو هاوکات بیرمەند شاعیر زمانناس ئەفسەر گەڕیدە بەرگدر و دوکانداریش بووە. سەرباری هەموو ئەمانە ئوستاد لە کات و شوێنی خۆیدا گەورەی کورد و کۆڵەکەی پتەو بوو بۆ ڕاگررتنی کوردایەتی. بەشیر موشیر زۆرتر لە پێناسەیەک هەڵدەگرێت. ئەو مرۆڤێک بوو فرەلایەن بەڵام بواری پێکەنین و قسەی نەستەقی ڕەنگ بێ لە هەموو بوار و تواناکانی تری سەردەستر بوو بن. زۆرێک لە بەشیریستانی پلەیەک ئەوانەی لەگەڵ بەشیر خۆی ژیاون پێیان وایە کورد هەر هەموو کورد بەشیریستن. بەشیر موشیر چەندی لەسەر بگوترێت و چەندی سەبارەت بکرێت هێشتا زۆرتر هەڵدەگرێ. ئەمە بۆ چوونی بەشیریستە پلەیەکەکانە و بێگومان بۆ چوونی بەشیریستانی نەوەی دواتریشە. با لە گۆشەنیگای بەشیریستانی پلەیەکەوە یان بە گوتەی خۆیان حەواریونەوە بچینە ناو بابەتی قوڵ و زلزەریای بەشیریزمەوە. با بزانین ئەوان چۆن بە بیری بەشیریزم و کەسایەتی ئوستاد خۆی ئاشنابوون. با بزانین مژدەبەران چۆن باس لە گەشەکردن و سەرهەڵدانی دیاردەی بەشیریزم دەکەن. دووسێمان یەکتێ پەڕی بوو بەسەر چوونما بۆ بەغدا کە لە زانستگای بەغدا بخوێنم ڕۆژێکیان بەبەر حەیدەرخانەدا تێدەپەڕیم تەماشام کرد هینێک پیاوێک پیر کار دانیشتووە و چاویلکەیەکی لە چاوی خۆی مامۆستا بەشیر موشیر بە چاویلکەی دەگوت مەمڤەرە مەمڤەرەیەکی لە چاوە بوو ستارەیەکیشی لەسەرا بوو دانیشتە بوو و چەند کتابێک خۆ بە کتێبێ و کتاب چەند کتابێکی کوردیش دانراون. یەکێک لەو کتابانە کتابێک بوو سیپارەی حەقپەرستی. یەکێک لەو کتابانە دیوانی مصباح الدیوان بوو. اینجا کە من تەماشای کتابەکانم نەمزانی کوردە مامۆستا بەشیر تەماشای کتابەکەم کرد نووسیبە ئەمە ئەوەل کتابێکی عەجیبە بە دەستی بەشیر موشیر نووسراوە. منیش لێم پرسی بە عەرەبی قسەم کرد لەگەڵی کوتی تۆ کە عەرەبی بۆچی کتێبی کوردیت بۆ چییە؟ کوتم نە من عەرەب نیم کوردم بە کوردی بۆچی قسە ناکەی؟ کوتم بەڵێ ببوورە
ئەم کتابانە ئەم کتێبانە بە چەندتی ئەوە ئەوەلین کتابێکی عجیبە وتی ئەوە سیپارەی حەقبەرستیە بۆی باس کردو ئەمانە کەوتی نەقسەکردن کوتی دەوەرە دانیشتم لە لای خۆی عادەتێکی هەموو مامۆستا بەشی هیچ شتێکی نەئەنووسی بەڵام هەموو شتێکیش نووسینی ئەو بوو فەرمانیەدا بنووسین ئەیبوو دەبێ ئەوە بنووسێ وە دەنووسرا یعنی وەکو ناڵێ مەسەلا کون فەیەکون لە کون کەفلەکونێکە شتەکان دەنووسرا اینجا ئەو وەختێکە شتێک ئەو خۆی ئیمڤای بکردە بە ئیمڤا ئەبوو بە ماڵی ئەو ترێ ئەو ئەینی خۆی لە دوای مەسەلا کە من شتێک ئەمریە فەرموو شتێکە مەنووسی بۆ مەنووسی ئەیگو ئەدە بۆم بخوێنەرەوە بۆ مەخوێنەوە باشم نووسیوە باشم نووسی باشم وت دەوروبەری ساڵی 1990 هاتوۆتە دنیاوە و خۆی بە بنەماڵە و ڕەچەڵە خەڵکی سلێمانیە لەبێ کە گاتە تەمەنی هەرزەکاری ئەچێتە دەورەیەکەوە کە لەلایەن دەسەڵاتدارانی تورکیای عوسمانلیەوە وەختە لە سلێمانی کرابەوە دەورەیەکی شەژمانی ئەبینێ و پاش دەرچوونی ئەبێ بە زەفتێ وشەی زەفتێ لە وشەی زەبتیەی عەرەبیەوە هاتووە حتا لە میسرە تاو کۆم دوایانش بەکارێنەهێنا ئەنجا لە کوردی سلێمانیە بۆ بە زەفتێ بەڵام خۆی بە مانای پۆلیسێکە کە دەورەیەکی بینیوە و نەختی خوێندەواری فێر بووە ئەوانەی لەو دەورەیەدا بوون خوالێ خۆشوان ڕەشید سدقی کە دوا کاری لە حکوومەتی عێراقا قایمقامی هەڵبجە بوو لە پاشانە بوو بە سەرۆکی شارەوانی سلێمانی و ڕەنگە ئەویش هەر لە کۆتایی شەسەکانە کۆچی دوایی کردبێ ئەو یەکێک بوو لەوانەی کەوا بەشیر لەو دەورەیە لەگەڵیا بووە و هەروەها مامۆسایەکی تری خوارێ خۆشبوو کە ئەویش هەر بەشیرێک بوو بۆ خۆی ناوی حەسەن حلمی بوو و ئەو جاروبار شعریشی ئەوت و ئەویش زۆر سەرگوزشتەی خۆشی هەیە ئەمانە لەو کەسانە بوون کە من ناویانم بیستووە و لێمەوە بیستون کە لەگەڵ بەشیرا بوون لەو دەورەیە پاژەوە بەشیر ئەگوێزرێتەوە بۆ بەخا لەبەر چه هۆیەک لە لای من ڕوون نییە بەڵام مامۆستا جەلال دەباغ جارێکیان وتارێکی نووسی بوو لە ڕۆژنامەی ئازادی پارتی کۆمونیستی عێراقا لەبارەی بەشیرەوە ئەڵێ گوایە بەشیر لە کاتێکا کە زەفتێ بووە لە سلێمانی بەیانی بڵاو کردوێتەوە دژی دەسەڵاتدارانی عوسمانی لەسەر ئەوە گرتویانە و دووریان خستوتەوە من نازانم تا چ ڕادێک ئەو قسەیە ڕاستە بەڵام ئەوەندە ئەزانم کە بەشیر لە پێش شەڕی جیهانی یەکەمە سلێمانی بەجێهێشتووە ئەو وتوێژەمانە لەگەڵ یەکتری هین هات بۆ پێشەوە نەورۆز هات بۆ پێشەوە چونکە هەر ئەو جارە نەمدی جاری کەش دیم چوومەوە سەردان و ئەمانێ وتی معروف جیاوک جاوەی گو معروف جیاوک معروف بە معروفێک و معروف لێیانەی سەرکەوتن ئاهەنگێک دەکا وەلەو ئاهەنگا ئەمین جا بە ئەمن یەگو من ئەمین لازمە خوتبەیەک بدەم ئەبە بزانم تۆ چیم بۆ نووسیت شتم ئەمر فەرموو بزانم چییە فەرمووی شتێکم بۆ نووسی وەکە چین ئەو ڕۆژە بۆیانەی سەرکەوتن وتی بڵێک ئەمین حاڵم باش نییە دەستی نەخۆشیم هەیە ئەوە تۆ لە جیاتی منێ خوێنیتەوە ئێمەنیش کە چوومە ئەوێ وتم مامۆستا بەشیر مشیر شتێکی نووسیوە بە بۆنەی نەورۆزەوە لەبەر ئەوەی دەستی نەخۆشی هەیە بە من ئەمری فەرموو کە شتەکانی بۆ بخوێنم اینجا ڕەفیق چالاکیش بە ڕەحمەت بێ لەوێ بوو ئەوی ژێکێک بوو لە حەواریجوونی ئوستاد ئەویش هەنیە قسەی کرد و دەستی کرد بە مەدحی ئوستاد و ئەمانە و ئیتر هەموو ئەو خەڵقانی کە لەوێ بوون ئەو شتەی کە نووسرا بوو ینی ئوستاد ئەمری فەرموو بوو نووسرا بوو زۆریان پێخۆش بوو و بەشیری زۆر ئیتر دڵی لەگەڵ من بوو و زۆر ڕازی بوو لێم ئیتر گوتی وەرە سەرم بە منیش ئەچوم بۆ لای لەوەوە ناسیاوەتیمان لەگەڵ ئوستاد دەستی پێ ئەوە سەرەتای ئەو ساڵە بوو کە من چوون بۆ بەغدا ساڵی 51 بوو ماوەیەک لە هێڵی شەمەندەفەر کە لە بەرلینەوە بۆ بەغاخ ینی ئەوەی کە پێڵێن هێڵی بەرلین بەغدا بەگدادبان لە ئەڵمانیاش هەروای پیاڵێن لەوە کاری کردووە لەگەڵ ئەڵمانەکانە لەبەرەوە جاریوە هەبوو ئیدعای کرد ئەیگو ئەمین ئەڵمانیم ئەزانی بەڵام ئێستا لە بیرم چوو
ئەوەشی ئەوت جار و بار. پاش ئەوە وا بزانم کە شەڕ دەست فێەکە ئیتر ئەویش ئەبێ بە سەرباز و هەتا کۆتایی جەنگ سەربازە بێت. زۆر چیرۆکی ژگێڕێتەوە لەبارەی ئەو زەبانەوە کە سەربازوە، بەڵام ئەو نەیەوت سەربازم ئەیگو من لە کولەی ئەرکانی حرب لە ئەستەمبول دەرچوو. شاعرێکمان هەبوو حەسەن حیلمی، نازان بیستوتیانە شی سەیری ئەگەر مێشێ هاتە پێشێ خۆی هەڵکێشێ منەی کوژم، ئیتر تەخمی ساتی هێشتی هەیە إذا كان الشعب في أحوال بلبلي فلا بد أن يتبع مهلي. حسن فيني يعني إن بياوي بلاي مقركي لا إما بو لباوكم بتمن تربو بلا متر تيقربين زۆر بە گەرمی پەلاماری یەکیانە لەگەڵ مامۆستا بەشیرە، یەکتریان ماچ کرد. باوکم بە گاڵتۆتی مامۆستا بەشیر دیارە تۆ حەسەنە فەیهی پەیوەندەکەتانی شیعر و ئەدەبە تینا مولافەندی ئێمە لە مەدرسە پێکەوە بووین. باوکم کەوتە پێکەنین شارێکی کرد یاڵسە با بڕین هەڵسایەکی وتی دووشتم حەل کرد. تم چییە؟ ئەوش خەریک بوو باسی بەشیمان بۆ کرد. هاتینەوە وتێلەکەی کە دابەزی بوو لێی وتی یەکەم ئەوەی بەشیر دایماڕێ ئەمین لە مەدرسە ئەمین لە مەدرسە مەدرسەکەم حەل کرد. ئەمانە زمانی عوسبی چکە لەگەڵ حەسەن نەفەنیا لە مەدرسە پێکەوە بوو بێ. مەدرسەکە چیە؟ لە زمانی عوسمیان زەفتێ بوون. زەفتێ دیارە زەبتیەیە، زەفتیان پێوت پرەیەکی ترە لە پۆلیسیانی وکو پۆلیس سوارە یا شتێک نازانێکی چییە، زەفتێ بوون. دەورەیەکیان بۆ کردنەوە بۆی فێری تیپ و ژمارە و ئاواوەک بڵین دەورەی نێشتینە خوێنەواری، دەورەی ساڵێکیان بۆ فێری خوێنەواریان بکەنەمانە تا کردیان بە زەفتێ لە چیەوە لە جەندرمەوە یا بیانکەن بە جەندرمە هینەکەیان گۆڕین. وتی ئەو مەدرسێم بۆ حەلوچکە حەسەن نەفەنی کوڕی گەڕێکی ئێمە زانم لەوێ دەرچۆ بوو بە مۆزەف و پێشکەوت. دووەمین ڕقی لە ڕەحمەتی ڕەشی سدقی غەفوور بوو کە بوو بە قایمقام. ئەوش لەگەڵ ئەوانە هەر لەو جیلەولەوەی نەبوو، بەڵام ئەو ڕۆی لە حکومەتی عێراقا بوو بە سەرۆکی شارەوانی سلێمانی بوو بە قایمقام لە چوارتا لە هەڵەبجە لەکوێ لەکوێ پێشکەوت و بەشیراوە پێش نەکەوت. لە کۆتایی بیستەکانی سەدەی ڕابردوو بەشیر موشیر دوکانێکی بەرەک درون لە بەغدای پایتەختی عێراق دەکاتەوە. دوکانەکەی بەشیر دەکەوتە سەر شەقامی ڕەشید بەرامبەر بە مزگەوتی حەیدەرخانە. پاش ئەوەی هەموو منەوەرانی کورد لەو سەردەمەدا بە کۆمەڵ ڕووی تێدەکەن و وردە وردە دوکانەکەی بەشیر دەبێت بە ڕووگەی هیوای کورد یاخۆ قیبلەی ئامالی کورد، بەشیر خۆشی دەبێت بە گەورەی کورد. ئوستاد ساڵانێکی زۆر درێژە بە کاری بەرەک درون دەدات و پاشان دوکانەکەی دەکات بە کتێب فرۆشی و بەشێکیشی بە وردەواڵە فرۆشی. شایانی ئاماشە پێکردنە ڕۆژ بە ڕۆژیش ژمارەی منەوەرانی کورد کە سەردانی ئەو دوکانە دەکەن بەرەو هەڵکشان دەچێت. بەشیر موشیر وەزعی دارایی زۆر باش بوو. خەیاتێ بوو لە خەیات باشەکانی بەغا، وەستای لە سووریەوە هێنابوو، جلوبەرگی پێدرو، زۆری وەزیرەکانی بەغا بەڕێوەبەرە گشتەکان لای ئەو جلان ئەدرو و نرخێکی باشیشان ئایا بەوە دەوڵەمەند بوو. بەڵام عاشقی کوردایەتێکە وای لێکرد کەواز لەو خەیاتی بێنێ دوکانەکەی بکە بە شوێنێکی کتێب فرۆشتن بە مەکتەبەیەک بۆ کتێبی کوردی. دوکانی بەرگدورەکەی مامۆستا بەشیر ناوبانگی هەبوو لە ڕۆژنامەکانە لە گۆڤارەکانە لەسەری ئەنووسرا و خۆی وای ئەنووسی لە سەر دوکانەکەی الخياط الملكي والعسكري صاحب المقص الذهبي بشير المشير. لباشا طبعا المشير كي بدون وقت خوي مشيرهم
لە سوپای عوسمانیا لەوە وەرم گرتووە ئەو لەقەبە، چونکە لە نووسینەکانی پێشووە بەشیر موشیر سلێمانە نووسێ، بەڵام لە پاشە ئەوەی سلێمانەکەی لا بردووە هەر ئەبوو بە بەشیر ئەلموشیر یان بەشیر موشیر. دیارە لە 27 و 28 دوکانی خایەتی هەبووە، دوکانەکەش هی ماڵی بە مڵک هی ماڵی ڕەوف چادرچی بوو، ڕەوف جادرچی برای کامل جادرچی بوو، کرێشیان لێ ناسەنگ لە مامۆستا بەشیر. ئەبوو خەلیلێکە بوو وەکیلیان بوو، دیزاشەیەکی لەبەرا بوو، چاکەتێک و سدارەیەک ئاهاتە لای خزمایەتێکی لە ژنۆرگە بەشیرە و بڵام کریان لێ ناسەنگ. کامل جادرچی من خۆم دیومە ئاهات بە کامل جادرچی تەبەن قایدێک و وەتەنێکی گەورەی عێراقی و دیارە جێگەی لە مێژووی عێراقا، بەڵام تۆ یاداشەکان بخوێنەوە پۆزێکی ئەرسوقراتەنەی تیا بۆ جادرچی کە کوڕەکەی ئەڵێ قەت نەچوە بە پیر کەسەوە لە ماڵەوە، دوو جار چوو بە پیر شێ مەحموو هات کە نەفی بوو، دیارە چۆتە لای ئەمیش هاتۆ بۆ لای چۆ بەردەرگا بە پیریەوە و تا ئەوێ ڕەوانەی کرد. ئەمە لای کوڕەکەی کامل جادرچی شتێکی هینە سەیرە بە پیر کەسەوە نەچێ کامل جادرچی کەچی ئەها لەوێ بە ئۆتۆمبیلەکەی ڕاگر وتە شارەشی قەلەباڵغ نەبوو، دا ئەبەزی تەوقەیەکی لەگەڵ بەشیرە کرد و ئەڕۆشت. بە پێی ئەوەی کەوا من بیستومە خۆی زۆر شارەزایی لە بەرگدورینا نەبوو، چەند شاگردێکی باشی هەبوو، شاگردەکانی لە پاشانە بەرگدروی زۆر بەناوبانگ دەرچوون لە بەغا، لەوانە عاسم فلەیح کە لە دامەزرێنەرانی حیزبی شیوعی عێراقە و هادی خەماس، ئەمانە هەتاوەکو پەنجاکان و شەستەکانیش لەو بەرگدروانەی بەغا بوون کە پیاوە گەورەکان ئەچوونە لایەن. و زۆر جار من کە لە بەغا بووم لە پەنجاکانە ئەمان بیست کە مەلیک و وەسی و نووری سەعید جلەکانیان لە لای عاسم فلەیح ئەدرون. یەکەم جار لە عێراقا ئەمە ئێستا هەیە، ئەمە کە ئەنووسێ ناوی خەیات و ناوی هین و جا ئەمە لای ئێمە لە عێراقا نەبووە، یەکەم کەس بەشیر ناردووتی لە هیندستانەوە بۆیان کردووە ئەم شتە ئاوە چا بەکرێت چیە کرێت چ درێ. خەیاط صاحب المقص الذهبي خەیاط مولکی و عسکەری بەشیر موشیر. لە ساڵی 52 من دکتۆر کەمال فواد پێش ئەم کاتە هەمناسی لە سلەیمانیەوە بوو بووینە هاوڕێ، ئەوم دی و ئەویش پێم وتم شتێکی وا هەیە، ئوستادێک هەیە و بەشیر هەیە و کتێب هەیە. ئەنجا دکتۆر کەمال حەزی لە خۆنەوەی ئەدەبیاتی کوردیە کرد. ساڵی 52 یا گەیشت بۆ 53 بە تەواوی نازانم، مامۆستا عەلاءەدین سوجادی کتێبی مێژووی ئەدەبی کوردی تەواو کردبوو. اینجا ئەو خۆی ئەو بە مامۆستا عەلاءەدین یەگوت عەلاگەر، بەڵام ئەو وسرەی عەلاگەڕە لەوەدا نەهاتوە لە مامۆستا جەمیل بەندی ڕۆژبەیانیەوە کە ئەویش بەشیریستێکی گەورێ، ئەو بە عەلاءەدین یەگو عەلاگەر جا هەژاری شاعیر ئەیگو ئەو گەڕە تەرجمەی دینە چونکە عەلاءەدین مامۆستا ئەو گەڕە تەرجمەی دینە. ئەنجا ئەوە دکتۆر کەمال کتێبێکی کڕی لەوە، ئەو کتێبی مێژووی ئەدەبی کوردی کڕی کرد، هەرچەندە کتێبەکەش ئەو سەردەمە زۆر گران بوو، ینی بۆ پارەی ئەو سەردەمە. ئیتر ئەوە کە ئەو کیتابەی لە مامۆستا بەشیر موشیر کڕی هاتە ژوورەوە بۆ دوکان و لەو زەمانەوە بوو بە بەشیریست. ئەو کاتە بۆ جەرمەوە هی ئەو سەردەمەی کە ئێمە چۆن بووین بە بەشیریست، ینی چۆن وامان لێ هات کە ئیتر بتوانین دڵی بەشیر بۆ خۆمان ڕابکێشین. بەڵام بەداخەوە دکتۆر کەمال ئیتر لەبەر ئەوەی کەوا دوایە کەوتن و گیرا و بەزم و ڕەزمی بەسەر هات، چوو بۆ سووریا و لە سووریش جێی نەبووە، چوو هات بۆ ئەوروپا و بەڵام لەو ماوەیەشا کە لە ئەوروپا بوو هەتا ئوستاد مابوو، هەر یەکێ بوو لە دەروێشەکانی ئوستاد، ینی حەواریدونیتەوە. لە گوندی بەرگەڵوو ڕۆژی 18 چواری 1984 سەبارەت بە وتوێژی یەکێتی نیشتیمانی کوردستان و حکوومەتی عێراق لە نامەیەکی خۆیدا بۆ بەڕێز دکتۆر کەمال فواد بەڕێز
جەلال تاڵەبانی دەنووسێت نامەکە دوور و درێژە بەڵام ئەمەی تایە کە باسی بە شیرە من مەبەستم تەنها لەمە بوو کە بزانن ینی ئەویش زۆر ئاگاداری بە شیر بووە ئەڵێم لە وەڵامی هەندێک پرسیار و نامەی ئێمە ئەو وەختەیە وتوێشە بوو لە بینی یەکێتی و لە بینی حکوومەتی عێراق ئەڵێ مایەوە میری ئێمە زۆر چاک وریاین و بە پێی ئامۆژگاری بە شیر کار دەکەین بە شیریزم ڕێبەرە لە مەدانەدا جارێ هەر قۆناغی گفتوگۆ شەڕۆستاندنە گەر حەق درا زۆر باشە ئەگینا ئێمە هەر لە شوێنی خۆمانین ئیتر ئێمە تەوان کە ئەممان بینی دڵنیا بووین کە مادام بەڵێ بە شیریزم ڕێبەرە لە مەدانەدا ئیتر هیچ مەترسیەکی نییە. بەشیر مشیر مامجارانی بە یەکێک لە قوتابیەکانی خۆی زانی وتی بەشیر مشیر هات بۆلام وتی منیش طبعاً هەڵسام لەبەری و زۆر ڕێزم لێ گرت و زۆر بەخێر هاتنم کرد و دانیشتین وتی مەجلیسەکە زۆر قەڵەباڵغ بوو نە من توانیم هەموو قسەیەکی خۆم بکەم نە ئەو توانی هەموو قسەیەکی خۆی بکە وتی کە هەڵسا ڕۆی لەگەڵ یا ڕۆشتم هەتا وەکو بە دەرگا وەکو قوتابێکی دڵسۆزی ئەو وتی دەبێ خستە پەناگوێمەوە وتی نەکەن بەم سەگ بابانە هەڵبخەڵەتێن ئەمانە دوشمنی کوردن و هەرگیز چاوەڕێی ئەوە نەکەن کە مافەکانی میلەتی کورد لەسەر دەستی ئەمانە جێبەجێ بێت وتی مامجار وتی من تا ئێسش ئەو قسەیە هەر لە گوێمە ئەزرنگێتەوە ئەوە یەکێک بوو لە ئامۆژگارەکانی پێم وایە کە ئوستاد هینێکی پەیوەندیەکی بە سلەیمانیەوە هەیە بە هەرحاڵ قەت هیچ ڕۆژێ لە مامۆستا بەشیرم نەبیستەوە کە بڵێ من خەڵکی سلەیمانی مامۆستا بەشیر هەموو کاتێ وتوێتی کوردم هیچ ڕۆژێک لە ڕۆژان خۆی نەبەستووە بە شارێکەوە بە گوندێکەوە بە هۆزێکەوە بە تیرەیەکەوە بە حیزبێکەوە یعنی لەسەر و ئەم هەموو شتانەوە مامۆستا بەشیر مشیر کورد بوو و بە بای کوردستان دەژیا دوکانەکەشی کردبووە یانەیەکی سیاسی بچووک یانەیەک بوو کە زۆربەی زۆری سیاسەتکارەکانی ئەو ڕۆژەی کورد لێ کۆ بوونەوە لە وەزیرەکانەوە بیگرە تاوەکو ئەندامانی سەرکردایەتی حیزبەکان تاوەکو کەسانی کوردپەروەر و سەر بەخۆی خواست ڕۆژنامەوانی ئۆتریشی کارل دانینگەر لە ڕۆژنامەی دێرشتاندارد ژمارە 1940 ڕۆژی 2/5/1991 سەبارەت بە کەسایەتی بەشیر مشیر دەنووسێت. بەرگدرویەک لە بەغداوە هێز بە کوردەکان دەبەخشێت. هەندێک نەتەوە کە ماوەیەکی درێژ لەژێر گوشار و دەسەڵاتی هێزی بێگانەدا دەژین بە شێوازی جۆراوجۆر بۆ مانەوە تێدەکۆشن. لە خەیاڵ و ڕاماندا هێماگەلێک دەکەن بە یارمەتیدەری مانەوە. بەو خەیاڵ و هێماگەلانەوە وابەستە و پەیوەنددار دەبن بێ ئەوەی ڕێگای زەبر و زەنگ بگرنە بەر. چیکەکان بۆ ئەم مەبەستە سەربازی جوامێر شوێکیان دۆزیەوە کوردەکانیش بەشیر مشیر. وتارەکە لە کاتی کوڕەوی خەڵکی کوردستان 1991 بڵاو کراوەتەوە و ناونیشانی وتارەکە بەم شێوەیەیە. بەرگدرویەک لە بەغداوە هێز بە کوردەکان دەبەخشێت. ڕۆژنامەی دێرشتاندارد لەگەڵ وتارەکەدا وێنەی بەشیری داناوە و لە ژێر وێنەکەدا نووسیوێتی بەشیر مشیر ئەو کەسەی بوو بە هێما. ڕۆژنامەوانی ئۆتریشی کارل دانینگەر لە کۆتایی وتارەکەیدا کە وتارێکی درێژە دەنووسێت ئەو مرد بەڵام ناوبانگی بەردەوام دەژی سەرباری گوشار و چەوساندنەوە کوردەکان بە سەرهاتی بەشیر مشیر دەگێڕنەوە و هەست بە هێزداری دەکەن. ئەوە لە کاتێکە ئەوەی کرد کە ئەوەش ئازایەتی بوو چونکو لە بەغا و لەژێر ئەو سای ئەو ڕژێمە جۆر بەجۆرانی بەغا ئەو دوکانێک تەرخان کە بەس بۆ چاپەمەنی و بۆ فرۆشتنی بەرهەمە چاپکراوەکانی کورد ئەمە جگەرەوەی کەوا خۆشی ئەوەندەی لە توانایە بواە یارمەتی بۆ چاپکردنی کتێب یاخۆ گەلێشت کە
کەسێک نەیوێرا ئەو چاپی بکە ئەو چاپیە کرد و هەندێک جار بە ناوی خۆی شێوە یاخوو بە ناوی ئەو کەسەوە مەسلەی کتێب ئەو کتێب بۆ کتێب فرۆشتن خۆ کتێبی ئەفرۆشت بەڵام کتێبەکانیانی خۆ نەبێت تۆ بچوویتایە کتێبت لادابنایە کتێبی بفرۆشتایە بەشی خۆی لێ هەڵبگرت کتێبە ئیتر ئەو کتێبانە ئەبوون بە ماڵی ئەو خۆی یەکێ دەبی وتایە کتێبەکانە فرۆشتەوە پارەمبەرێ ئێوە زۆر کابراایەکی عەجیبە داوای کتێبم بۆ فرۆشتۆ داوای پارەم لێکە ئەوە بۆ ئەوە جارێکیان مامۆستاجی و هاتبوو بۆ بەغا هێشتا ئوستادی نەناسی بەڵام زۆر کتێبیە نار بۆ بەغا ئوستاد دەیفرۆش گۆڤاریە نار بۆ بەغا کتێبی فەرهەنگی نار بۆ بەغا زۆر شتی چاپخانەی کوردستانیە منیش بە منی وت مامۆستاجی وتی لە ڕێگا پێم گەیشت هێشتا نەچوو بوومە دوکان ئەویش نەچوو بەلای ئوستا وتی بەخوا بە تەمام بچم بەلای مامۆستا بەشیر موشیر حەزەکەم بزانم کتێبەکانی چەند فرۆشتووە حەق و زەحمەی خۆی لێ هەڵگرێ و ئەوی کەشی چەندە بمداتی وتم بەخوا مامۆستا باسی کتێب و متێب و پارە ئەمانەمە کوتی بۆچی وتم بەخوا باسی مەکەیت آخر بۆچی حەزەکەم تێب وتم بەخوا تێمەکە وتم باسی مەکە و بڕایەوە کوتی آخر حەزەکەم بزان بۆچی وتم کوتی وەڵام بۆچی خۆ ئەو پیاوێکی هینە و ئینسانێکی ئەو هەموو کتابەی نووسیە و نازانم چیوە وتم باشە بڕۆ چۆن من دو سێ سەعات دوای ئەوە چوومە خزمەت ئوستاد باسی ئەوم کەوتم ئەرێ مامۆستاجی و هات بۆ ئێرەکتی هات قسەی عەجیبیە کەوتم چۆن وتی ئەمن کتابم بۆ فرۆشتواتە داوای پارەکە دەخواوتی وەرە بزانە چۆنە ئەم کوردە چۆنم وتم باشە مامۆستا گوێمە ئەریوانم قسەی عەجیبی کرد باوکم لە نێو هەتاودا ئەوی بە کەسێک داناوە کە یەکێکە لە باوەڕ پێکراوەکانی هەتاو گۆڤاری هەتاوی داوەتی بۆی بیفرۆشێ ئەو نامێلکانش کەوا چاپی کردو کتێبانی چاپی کردووە داوێتی بۆی بفرۆشێ هەڵبەت لە هەموو شوێنێکدا کاتێک کە تۆ کتێبێک دەدەی کتێبخانەیەک لەو کتێبخانەدا دەبێ ئەو ڕێژەیەک بۆ خۆی دەجارێتەوە لە سەدا 20 لە سەدا 30 ئەوی تریشی بداتە خاوەن کتێبەکە جارجارێکم باوکم گلەیی دەکات لە لای دکتۆر جەمال نەبەس دەڵێ بەشیر مشیر هیچ نادا ئەمە چۆن وا دەبێ ئەویش لی دەپرسێ دەڵێ ئەوە جومکریانی هاتووە و دەڵێ کتێبم داوە بۆ کەچی پارەم ناداتێ پارەی فرۆشتنەکەی هەمووشی فرۆشتووە دەڵێ جا ئاخە ئەوە چۆن دەبێ من کتێبی بۆ فرۆشم و لە هەمان کاتیشدا من بێم پارەشی بدەمێ مامۆستاجی و هات دانیشت وتم یا حافز یا سەتار وتم ئێستا دروست دەبێتەوەمانە و وتی باسی اینجا کاکی خۆیە کرد مامۆستاجی و داماوی مکریانی اینجا مامۆستا بەشیر زۆر ڕێزی داماوی لابوو چونکە داماو وەختی خۆی لە بەغاشی هابوو لە گۆڤاری دەنگیەتی تازە و ئەو هەموو کتێبانەی نووسی بوو مامۆستا بەشیر ئەیوت هەموو شتێکی ێزانی ئێکوتی تۆ برای خۆتت کردۆ بە داماو ئەو لەسەر چی داما بوو تێم ناوێنی ئەو مامۆستاجی ئەویستەی بگەێنێ کە داماو نازناوە لە قەبە ئوستاد نەیەجۆ عەقلی تی تۆ ئەم برای خۆتت کردۆ بە داما بۆ چی کردوتە بەدام زۆری لەسەر ڕۆی مامۆستاجی وتی کەکە داماو بە کەسێک گەڕێن کە لەوبەری جادەکەەوە وەستا بێ چەند جەمتەیەکی فەقیلی بەدەستەوە بێ وتی خۆشی بوونێ ضعیف بێ و حەمباڵیشی دەست نەکەوێ و پەیتوکە ینی ئۆتۆمۆبیل پەیتوکەش هەندیان ڕێژی نان بەپەڕ وتی ئەو پیاوە داماوە وتی ئەوە داماوە وتی برای تۆ ئەم هەموو شتێزانی لەسەر چی داماوە تۆ بێم تێم ناگەیەنی وتی زۆر دەمەتەقێ تۆنگ بوو مامۆستاجی ویستی بگەینی و ئەوی شەروە وتی کاکە داما و بە کەسێ گەڕێن کە دۆژمندار بێ دۆژمن هەلێرە هالەمێ بەرە دوایان نابێ و ئەویشت زۆر بندەرەقەتیان نەیە وەگەیشتی بێتە شوێنێک ئاوێک بێ و خۆشی مەلە نەزانێت تا پەڕێتەوە و قوفەشی دەست نەکەوێت قوفە یعنی بەلەم قوفەشی کوتی ئەوە داماوە کوتی ئەتۆ براد مردووە شەیتان دەستی لێ ڕۆ بۆچی دەستی لێڵ ناگری والله ئیتر کەوانەیەک وردە مامۆستاجی بوو بە بەشیریست لەو کە گەڕایەوە بۆ هەولێر بە بەشیریستیەوە گەڕایە ئەم جارە ئیتر هەموو جارێک 50 دانێکی دابیێنار و ئیتر هیچ باسی هیچ نەکرا و ڕزگار دیوانی حەجقار ئەو حەمالی کوردی کە باسێکم ناڵم شی زۆر لەبەر بوو زیرەک بوو زابتێکی کۆن بوو عەقید عەلی کوردیان پێ بوو ئەو جا حەمالی کوردیانێکە لە
حەمرین وەسێتی کرد بینێژن دوانی گیان یان مدەڕێز بووم زابت بوو دیوانی پرتەوبەکی هاکاری وازە مابوو بە سادەبادین بەکێ کە چاپیکەن خۆی چاپی ناکرد سەی بوو بەشیر وتی ئەمین تۆچی وتی ئەمین ئەخە تۆ چی ترجملەی نەبوو ئەمین کاک عەلی تێیگەی کە عەلیمان پێ وتی ینی کتێبیش بەمە تۆ تی باشە من دیوانێکی حاجقارم بە تۆ چاپیکە نسخەیەکی دیوانی حەجقاری بۆیە نابوو حەجقار لە 35 عەبدوڕەحمان سەعید کە بوو بە حاکم ئەو چاپی کردبوو چاپی هەیە دوایەوە چاپ نەکرابوو کە هێنای یای بە کاک جەمال بە جەمالەدین کە مقەدیمەی بۆ بنووسێ بینووسێتەوە جا جەمال لە بەس خەتی زۆر خۆشە ئەو وەختە و ئێستا ژوابزەم هەر بە مەرەکەبی چینی ئەوی ڕەشەی نووسی ئەو بینووسێتەوە مقەدیمەیشی بۆ بنووسێ بەڵام ئەوە پێوە تۆ مقەدیمەکە جوان بنووسە چکە ئەمین دەمەوێت مقەدیمەکەم ڕەنگین بێ زاتەن قووەتی مؤەلیف لە مقەدیمەدایە زاتەن قووەتی مؤەلیف لە مقەدیمەدایە باش ئیترەوە خەریکی بوون مامۆستای و هات لە هەولێرەوە مامۆستای بینی بەشیر خەریکە و دیوانی حاجقار بە قسەی نەکرد خۆی مت کردبوو چۆ هەولێر چاپخانەیە بوو مامۆستاییب خۆی و شاگردەکانی و هی خۆی بوو شەو ڕۆژ خەری بوون دیوانی حاجقاریان پێگەیان ئیتر بەشیر تووڕە بوو وتیەوە هاتەیەرە زانی ئەمن کتاب دەنووسم چۆ هەولێر کتابی نووسی ئیتر باشە چاپی کام چاپی نەکا من با بە هیە وەکوی تۆ نییە بینێکی کە بەڵام باوەیە و سەر بێ لە بازارڕش کە دوام بچێتە بازارڕەوە نابێ ئەو هینە چی لە هادایە لە سنووقەکایەتی کە هێشتا نەکراوەتەوە نۆماڵی بەشیرە بەتەمان کاک جەمال بێتەوە بیکاتەوە دوکانەکەی هەمیشە وەکو یانەیەکی کوردان وابوو هەر کوردی ڕێب کەوتایە بەغا و پیاوە گەورەکانی کورد چون لەوێ دانیشتن قسە و باسی خۆیان نەکرد و دویان لە قسە خۆشەکانی بەشیرە گرت لە یەکێک لەو گۆڤارانە یان کتێبانە کە دیعاە کراوە بۆ دوکانەکەی بەشیر موشیر ساڵنامەی عێراقە هی ساڵی 1936 لەوێ لەگەڵ دەسمێکی بەشیرە لەگەڵ دوکانەکەیە لەگەڵ مقەستەکەیە کە وەکو پەروانە ئەخولێتەوە نووسراوە نابغة الخياطين نابغة الخياطين بەشیر المشیر ئەنجا لە هەمووی سێرتر ئەوەیە ئەو باسی بەرگدروییەکە بەڵام ئەڵێ خاوەنی سیپارەی حەقپەرستی ئەو کەیکێکە لەو کتابانەی کە بڵاوی کردوتەوە و نازانم چەند شتێکی تری لەو سەردەما بڵاو کردوتەوە ئەوانەشی نووسیوە ئەنجا خەڵکە پرسن ئەڵێن نووسین چ پەیوەندیەکی هەیە بەسەر خەیاتیەوە یعنی یەکێک ئەگەر نووسەرێکی باش بێ معنای نییە خەیاتێکی باشە یان بە پێچەوانەوە ئەگەر خەیاتێکی باش بوو معنای ئەوە نییە نووسەرێکی باشە بەڵام ئیتر ئەوە قسەی بەشیرە و ئەبێ هەموو کەس قوڵی بکا و هیچ اعتراضێک لەسەر ئەو مەسەلانەی بەشیر ئێڵێ ڕێگەی پێ نادرێ ئەمە لە بیستەکانە و لە سیەکانە بەشیر هەتاوەکو ئەو کاتەی کە ئیتر دوکانەکەی داخستووە بەشیر خەریکی بەرگدرویی بووە وە کۆمەڵی خەڵکی گەورەش خەڵکی ناسراو لە دوکانەکەی ئەوە پەروەردە بوون نەکرد لە بۆ بەرگدرویی بەڵکو بۆ هەندێک کەس هەن پیاوانی وا هەن کە ئامشۆی دوکانەکەی ئەویان کردووە لە پاشە کەسانی سیاسی ناوداریان لێ دەرچووە بۆ بەشیر ئەوانە هەمووی بە قوتابی خۆی زانێ سەرنجڕاکێشە بە شیرستان هەر گرفتێک یان هەر پرزگرێک و کێشەیەکیان هەبێت کە باسی ئوستاد هاتە ئاراوە و کاتێک ناوی بەشیریان بەرجۆکەوت ئیتر گەشت دەبنەوە دەروون و بوونیان پڕ دەبێت لە وزەی خۆشی و ڕوخساریان پێدەکەنێت.
ئوستاد بیری لەوە نەکردەوە ینی بۆ ئەوە قسەی نەکردەوە خەڵە بهێنێتی هەر خۆی وا بوو لە سروشتی ئاوا بوو کە دا بە قسەیەکی بکردایە شتێکی بکردای تۆ ئیتر شتەکە خۆش بوو شتەکە وا بوو کە ئیتر وەکو خوا دروستی کردبێ بەو جۆرەوە خەڵقێکی کەی وا دروست نەکردێ ینی من پێم وایە لە ناو هیچ گەلێکە پیاوێکی وەکو ئوستاد دەست ناکەوێت و بە نازانم یان ناو کوردایەکێکی وا هەڵەکەوێتەوە یان نا ئەوەش بۆ خۆی بابەتێکە بەڵام من لە ناو ئەو گەلانەی کە تا ئێستا دیومە یەکێکی وەکو ئوستادم نەدیوە کە خۆڕستی خۆزایی قسەکانی وابێت تۆ دڵی خۆش بێ و پێ بکەنی وە لە دوای لە هەموو دڵیا یەک تۆز ڕق و کینە و ئەمانە نەبوو بە هیچ جۆرێک ئەو شتانەی کە ئەیود بە شێوەیەکی خۆڕستی نۆرماڵ هاتە دەرەوە و خەڵکی هێنایە پێکەین باوەڕ فەرموو ئەوە چەند ساڵە ئێستا ئەو پیاوە چۆتە بەهەشت جاری وایە کە من قسەکانی وەکۆلێ کاوێژەکەمەوە پێکەنینمێ دڵم خۆشەوە پێکەنینمێ تا لە ماڵەوە دانیشتم ئەمە بڕۆمە دەرەوە لە پشت دەرگانەکەەوە بیر لە قسەیەکی بەشیرەکەمەوە پێکەنینمێ ئەبینم لە سەرەوەیەکی یەتە خوارەوە ڕوون نایە دەرگاکە بکەمەوە بڕۆمەم نەوەکو ئەمن لە سەر پێپیلکەکان من ببینی ئەم کابرایە بە تاقیتەنیا بەچی پێەکەنی تێک چووە حزبی شوێی عێراق لەبەرەوەی کە ناوەندی ئەوان لە بەغا بوو و لە بەغا ژمارێکی زۆر کوردی لێبوو و بە تایبەتی کوردی فەیلی و ئەوانە بە ژمارەیەکی زۆریان دۆستی پارتی کۆمونیستی عێراق بوون خەڵکی زۆریان کۆ کردبەوە بۆ ئەوەی کە چوونە هەڵبژاردننی یانەی سەرکەوتنەوە ئەوان بیبنەوە و بێگومانیش ئەوانیان بردەوە چونکە دەسەڵات و هێزێکی زۆریان هەبوو ئەو سەردەما و بە تایبەتی لە بەغا هەرچی پارتی دیموکراتی کوردستان و لایەنە سربەخۆکان لەوانەیانی ئەوانەی کەوابیر و باوەڕی نەتەوەی یان هەبوو ئەمایان بەلاوە باش نەبوو وتیان ئێمە ئەمانەوەی یانەی سەرکەوتن کە زیندووەوە وەکو یانەیەکی وا کە بۆ کوردایەتی کار بکە ئەگەر بێت و بەدەست هێزێکی نیشتمانی و نەتەوەی کوردەوە نەبێت وەکو هەموو ڕێکخراوێکی تری عێراقی لێ و ئەو دەورە نابینێ لەبەر ئەوە هەڵبژارنەکە دو ئاخرا ماوەی 2-3 مانگ بوو ئەیانوت هەر جەنگ و جیدار بوو لەسەر ئەوەی هەڵبژاردنەکە بکرێ نەکرێ چۆن بکرێ ڕێبکەون ڕێنەکەون نەگەیشتبوونە هیچ جامێک یەکێک لەو ناوەندانەی کە زۆر ئەو قسە باسانەی لێکرا دوکانەکەی مامۆستا بوو وتیان ڕۆژێک زۆر قسە و باس لەو بارەوە کرا زۆر بە تند و تیژیش کرا ئەویش بەشیرش خۆی قسەی نەیە کرد هەراوە هەر سەری بەردەمی خۆی کرد و سەری جادەکەی کرد و گوێی لە قسەکانە کردەوەوان لە تەنیشتیان لە پشتەوە دانیشتبوون جاروبارێک ئاوڕێکی ئەیە و قسەیەکی ئەکرد یەکێک لێ پرسی مامۆستا تۆ بیرۆڕات چێ لەو بارەیەوە وتی من بیرۆڕامە ئەوەیە کە ئەو کەسانەی دەستنیشانەکرێن بۆ دەستەی بەڕێوەبەری نوێ نابێ حیزبی بن وتیان ئاخر مامۆستا ئەوانەی بۆ ئەو کارە دەست دەدەن هەموو حیزبین یان شیوعینی ئاپارتین یعنی کەسێکی وا نادۆزیتەوە کە حیزبی نەبێت بۆ ئەو کارە دەست بدا وتی ناوانیە ئێوە نایزانن ئێوتیان دە باشە تۆ 3 کەسمان بۆ دیاری بکە کە بۆ ئەو کارە دەست بدەن و حیزبی نەبن وتی یەکەم ئیبراهیم ئەحمەد ئیبراهیم ئەحمەد سکرتێری حیزب بوو سکرتێری پارتی بوو وتی دووەم وتی و کوڕە کەچەڵەکەی شێخ نووری ناوی چییە مەبەستی لە بەهادی نووری بوو ئەویش ئەو وەختە ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی کۆمونیستی عێراق بوو ئەوە دوو وتی سێمیش ئەمین شەوێکیان لە هینا لە شەمەنەفەری ژێر ئەرز لە ئوبانا بووم هەر خۆم و لەو واگۆنە دوور و درژە خۆم و کابرایەکی کە لەوێ بووین ئەوە منیش دانیشتم بێرە و پیاوەش بەرامبەرم دانیشت منیش تەنیا بوو ئوبانەکە تۆزی قسەکانی بەشیرم هاتە ئوستادم هاتەوە بیر وەڵا دەستم کرد بە پێکەنی ینی پێکەنینە کات و کابرا ژوەیەزانی من بەو پێکەنم
وتی هەڕووی تێکردم وتی ئێستا چییە یعنی هیچ شتێکی خراپە لە من دیوە هیچ بووە کوتم بام بە تۆ پێ ناکەن ئەوکتی بۆچی پێەکەنی چی هیچ بووە کوتم قسەیەکی ئوستادم هاتوت گوتی ئەوە چییە بە ئەڵمانی دیارەوەتی کوتم نەوەت ئەوە شتێکە کە تۆ نایزانی خۆ بە کوردیش وتم بڕەگوو بە دیماغت و هەر من بە پێکەنی جاتوایی ئاوایەکێکۆکو من تێش بینی یەکێتی سۆڤێت و چین شەڕێکی سارد هەبوو لە بینیانە ئێمە دانیشتبووین لە دوکانەکەی بەشیر موشیر تحلیلی ئەومان نەکرد کە بۆ ئەبێ لە بینی یەکێتی سۆڤێتی و لە بینی چینە کاردووشیان دوو وڵاتی شوێعین دوو دراوسێن یەک مەبدەیان هەیە یەک ئامانجیان هەیە بۆ پاشڕۆژ بۆ ئەبێ ئەم خلافە دروست ببێ هەر یەکەمان هۆی ئەو ناکۆشیەمان ئەجیڕایەوە بۆ خاڵێک لە خاڵەکان سایتر خاڵی سیاسی بووە یا ئایدۆلۆژی وایە یاخۆ لەسەر جغرافیا بووە لەسەر بستەخاشێ بووە کە لە بینیانە یاخۆ چی لە بابەتانە بەشیر موشیر وتی نا ئێوە هیچتان نەتانزانین ڕۆحەکەم وتمان چۆن وتی هۆکەی لای منە من نەیزانم وتمان هۆکەی چییە؟ وتی هۆکەی ئەوەیە عێزەدین لە مۆسکۆ بێت چۆن بینی چین و ڕووسێک ناچێت ئەو ئەمە یەکێ بوو لە قسە خۆشەکانی من لە سۆڤێت بووم من لەوێ بووم کە سۆڤێت و چین تێک چوون با پاش چەند ساڵێک لەوەی کە من چوومەتەوێ تقریبان ئەوەی کە دەرکەوت کۆنا تێکچوونیان بەڵام لە 64 ئاشکرا کرا و کێشەکان مام جارە کە پێمان و دووتمان چین و سۆڤێت تێک چوون تێ ئەوە عزەتە چووە تێکی داون ئێ من چوم تێکەماون جا باشە متوانم چین و سۆڤێت تێکگەم زۆر باشە زۆر گەورەیە بەڵام مام جلال ئەیڵێ لە خەڵکەم نەبیستوە خۆی چکەوە جوابی شتێکی منە کە دەربارەی ئەو ترابۆیش ئەوەی دروست کرد باسی ئەوەیە کە لە تارانەوە بە پاپۆر چووە بۆ ئەنقەرە یا ئەنقەرەی ودی ئاستەمۆڵی وت لە کاتی سەفەربەرە مامۆستا معروف خەزنەهار پێی وتی مامۆستا لە بینی تاران و ئەستەمۆڵە یاخۆ ئەنقەرە بەحر نییە چۆن تۆ بە پاپۆر چویشتووەمانە ئەو قسەکەی ئێمال کرد لەسەر قسەکەی خۆی بەردەوام بوو ئەم جارێکی کە وتیەوە ئەو تۆڕە بوو وتی ئاخر مامۆستا تۆڵی من مامۆستام و چویشتووەمانە ئەی تۆ نابێ بزانی کە من باسی ئێستا ناکەم من باسی ئەو ساکەم یعنی قسەکە خۆش بووی تر لەسەر ئەوە لەسەر لەگەڵ دکتۆر باشیش زویر بوو ئەویش یعنی پێی وتی نابێتتر تۆ بێ بۆ ئێرەوەمانە و ئەویش بەداخەوە ینی هینی کرد ینی قسەکەی زۆر بەجددی وەرگرت لە ڕاستی ئەو قسەی بە ئێمە بووتایە لامان ئاسایی بۆ هەر چوونەوە بۆ لای و بەڵام دکتۆر معروف بەجددی وەریگرتووە ئیتر ئەویش دەچەوە بەلایە مامۆستا بەشیر هینیە خوارد نانی جۆیە خوارد ئەخر یەکێکە نەخۆشی شەکری هەبێ نانی گەنمی نادێنێ وا دیارە نانی جۆیە خوارد نانی ڕەش مامۆستا ڕەفیع حیلمی هات بە دوکان پیاوێکی عەرەبیش لەوێ دانیشتە بوو ئەو پیاوە عەرەبە مامۆستا ڕەفیع حیلمی ئەناسی مامۆستا ڕەفیع حیلمی بە کوردی بە مامۆستا بەشیر ئەلێوە چییە ڕزقی کەرە خۆیت چی بڵێ باشە بش کوتی باشە ماشەڵڵا ماشەڵڵا کوتی بە عەرەبەکەی وڕووی کرد کوتی شوف هذا العاقل مالنا کوتی ئەمە عەقڵەکەمان لعد الأكراد شلون يصيرون حكومة وتي كل شلون أبن بحكومة وتي أما كابرات هي نجيش قسكتية من تيم كان زور فيها كني كابرة. دكتور قاسم البنجانو لبغاب وآخر مع مصابو لكلية آدابية كبشي كردي كرايو ناوي بيرما بوي بسابور ساخت كيو عباسي أنوري بو دما أنوري مالش لبغاب وكوتا تو تنظيماتي الديمقراط وأنا خريج بو جارێک چوو بۆ شەقڵاوە لەگەڵ ژنەکە ئۆتۆمبیلێکیان پیا کردبوو هی خۆیان بوو هی حزب بوو هی خەڵق بوو لەناو هەموو کەسا خۆی و خێزانی بوو مۆسابەشی لەگەڵ خۆی برد بۆ پیرمان سەلاحەدین و شەقڵاو و هەولێر و ئەوانە لەگەڵ خۆیان بردی و لێش ئەمان دیموکرات دەوقتە زۆر هاتبوون بەم دیوە پەدا بەروشتیان زۆر بووینانە بوو لەگەڵ خۆیان بردی لە سەیتەرەکە لیان پرسی بوو ئەو وەختەی نەبوو هەوێ و شت هەوێ نەبوو
پۆلیس لێ پرسیت دەرگای شارە ناوت چییە؟ زۆر پۆلیسی عەرەب بوو ئەو لێ پرسن ئێسمەک گەڵێ بەشیر ئەبووک بە تووڕێی واڵێ موشیر دوای کابراڵە شۆڵک ئەڵێ ولك بە پۆلیسەکە ولك ئانی ئەکبەر تاجر مەشهور فی بەغداد نەخێر با بە وا نییە ڕاز نییە ئێڵم باش تۆ بۆ ئەکبەر دێوە کەرە و پۆلیسە ئەمین بڵێم گەورەی کورد تێناگاتن گەورەی کورد چیە ئەوە لە تاجیرەگا تا کابرا قەناعەت پێکرد کە ئەمە توجاری مەشهوری بەغداد نییە ئایترەوە ناڵم دکتۆر هاچوویە کرد قاسمی کەس شخصێتی وەکو بەشیری نییە زۆربەی بەشیریستەکان لەباری بیر و بۆچوونی سیاسیەوە جیاوازن بەڵام سەرباری جیاوازی بیری سیاسی و جیهانبینیان کە باز دێتە سەر بەشیر هەموو تەبان بیری بەشیر چەترێکە هەموو ئەو ڕەنگ و دەنگە جیاوازانە کۆ دەکاتەوە هەر ئەمەیشە ئەفسونی بەشیر و مانەوەی بەشیریزم تاکو ئێستا ئێوارێ بوو سەعات هەر خۆم بە تەنیا لە دوکانی ئوستاد بووم سەعات دەی شەو بوو لە بەغدا ئەو کاتە دەی ئێوارێ سەعات 22 خەڵقەوەمە لە دوکانەوانە نەمانەوە ئەویش هەر دوکانی دانا و چی هەبوو یەک دوو بەکرەی هەبوو دەزوی لەسەر هەڵکرا بوو لە سراهێکی شوشاتای نابوو هەنیە جگەرە و مەگەرەشیە فرۆژنای چیکەی نەبوو بەسەسمانە وەڵا ئۆتۆمۆبیلێکی شۆفەر لێت هات لە تەنیشت جادەکەەوە وەستا تنی شۆستەکەەوە وەستا هەر لەم لای ئوستادەوە سای قەزاز هاتە خوارەوە بەڵام کەسی لەگەڵ نەبوو لە شۆفێرەکەی زیاتر لە هاژۆرەکەی زیاتر کەسی لەگەڵ نەبوو بەڵێ وەزیری ناوخۆ بوو وەزیری ناوخۆی ئەو سەردەمەی ئەڵمان باوەڕ فەرمو عێراق یعنی هیچ بگرە لە یەکێک بڵین وەزیری دەرەوەی ئەمریکا چەند دەسەڵاتی هەیە ئەومە دەسەڵاتی هەبوو ینی هیچ گومانم نییە لەوە هاتووتی ئەوە چییە وەستا بەشیر ئەو شتە قۆڕانە ئەنووسێن ڕۆژ دێ بۆ دەنووسێوتی هەموو جنێوان بە حکوومەت ئەو شتانە چییە؟ اینجا کە ئوستاد گوێی لە وەستا بوو شەی وەستا وە لە دوای ئەوە چێ بۆ دەنووسێ زۆر تووڕەوە هەستم بەوە کرد ینی هەموو لە شیشیە دەزی ئاوایشی کرد دەمیشی نەخیە لەزیوە کوتی کێ بۆ ئەمین ئەنووسێوەتی ئەمین بۆ ئەمین خۆم قەلەمم بە قووەتەوەی نووسم زۆر یعنی سەری سڕ ئەمین خۆم قەلەمم بەقوە جاوتی باشە قەلەمت بە قووەتە بۆ چی لە دژی حکوومەتە حکوومەت چی لە تۆ کردووە تۆ لە دژی حکوومەت سعید بێک حکوومەت با خۆی گەواد نەبێ ئەمنیش لە دژی نەنووس من بۆ چی لە دژی جەنابەتی نانووس من لە دژی حکوومەت دەنووس ئیتر سعید بەک ئوستادی ناسی کوتی باشە باش لەمە داوەر لە دژی حکوومەت بنووسە جنێو بە حکوومەت بە من توخوا هیچ جنێو بە من ماوتی نا سعید بێک چۆن جنێو بە جەنابەت تاکە تێجگەرەی کڕی نام شتێ بوو بەخوا کڕی تر ڕۆی خۆشتی ئەوە نەبوو ئوستاد لە دوکانەکە ڕۆی اینجا ئەوە بزانە حەزەکەم دێرا ئەو شتە بۆ مێژوو بڵێم ئەگەر ئەوە لە ڕۆژیەکە بواەکەوە باچەکان لەسەرکارن و یەکێک ئەو قسەی بە وەزینەک بە وەزیرێ بە عریفێکیان بووتایە بە گولە هەردووکمانیان لەو شوێنە سار دەکرد نەکەر بەشی منیش بەڵام سعید قەزاز ئەوەنە هینی تیا وەکو گەورەی و وەکو لە ناو کوردەواریە پێن خانەدانی بەڕاستی تیا بوو کە هیچ قسەی نەکرد وە زووش هەستی بەوە کرد کە ئوستادە ئیتر بەرامبەر بە ئوستاد کەس نابێت ئیتر قسە بکە و ڕۆی تر تێبەڕی ڕۆی هەر لەو لای دوکانەکەی ئەوەوە مام حەکیمێک هەبوو تووتنچی بوو تووتنچی و تووتنی شاوکۆیش عەبایەک بە شانیا و هینێکی ئاوا وەگە و ناوچەی گەرمیان تاڵەبانی و هەمەوەنەکان نییە جامانە ناگالە نەجامانەیە ئەمە بەسەر و مام حەکیم کادی هەیبەتێک وەک شخصێتێکی هین وەک فڵانی ئاغاکانی هەمەوەنیە و ناوەچینێکی وای لە بەرابوو دوکانی تووتنچێتی هەبوو لای دانیشتن باشە ئەوێ بۆ نەبوو بوو بەوە کابرا تێکەڵیش بوو لەگەڵ شێخەکانی تاڵەبانیان نزیک بوو خزمیان بوو شێخ بوویان نەبوو نازان بە تاڵەبانی مام حەکیم باشە بووە ئەو هەیبەتە لە هەموویە قسە لە هەموویە بکا و ئاگای لە هەموویە بێ و ئاگای چیە بێ و
یعنی شتێکەوەی ترەوە تا چوو بە زیری خەڵقیەوەکەی و ئەمین کە گەورەی کوردم ئێمەناوە گەورەی کورد بوویتر. خۆشی ئوستاد ئەیگو هەنیە کەس قسەکانیان جەعلیە جەعلی یعنی دەست کرد و ئێستش زۆر بە شیرستی جەعلی دروست بوون یعنی شت ئەڕێن بەدەم بە شیرەوە بەڵام وان نییە ینی ئوستاد پێویستی بەوە نییە کە خەڵشتی بۆ دروستکە بەڕاستی پێویستی بەوە نیە ئەوە کورە بەهر نییە ئۆسیانە زلزەریایە. ئەوەی شایانی باسە وەکو من لە باوکم بیستووە ئوستاد زۆر دکتۆر جەمال نەبەزی خۆشویستووە زۆر هەمیشە ڕێزی تایبەتی هەبووە لە لای جاوا دیارە مامۆستا جەمال نەبەز باش ناسیوێتی باش شارەزایی بووە و یارمەتیشی داوە بە هەموو شێوەیەک. جارێکیان ئوستاد نەخۆش بوو وتی بە بۆنەی ئەم نەخۆشیی خۆم و خۆتەوە هەژاری شەر نەخۆشی سیە بوو سیریە بوو من هشتت پێ ئەڵەم بیکە بە شیعر اینجا ئەوە خۆی لە دوکان ئەوەی کرد بە شیعر دوکانی ئوستاد ئەڵێ بەدەست نەخۆشی زەلیل بوو مدیل شەمەنی خەم بوو لەگەڵ ئیزرائیل ئەو دەیگوت بەشیر پیری و ناتەوان بە زماندووی ڕۆژ کۆکی نیشتەوان با نەجاتت دەم لە دەست هەژاری دەردی نەداری مەرگە تیماری گوتم نامەوێ مەرگی بە هاسان دەمەوێ بمرم وەکو پیاو خاسان لەژێر ناکەسدا وەتەن پێخستە بۆ ڕزگاربوونی خوێنی پێویستە دەمەوێ بمرم لە ڕووی مەیدانە خۆم پێشمەرگە بم لە کوردستانە بزانە باسی وشەی پێشمەرگەی کردووە لە کەیە ئەمە لە پەنجاکانە و باسی پێشمەرگەی کردووە خۆم پێشمەرگە بم لە کوردستانە داخی غەریبی بەس لە دڵم بێ بە خاکەکەی خۆم ئاو گەڵم بێ وەتەن لە دوژمن وەربگرمەوە یانی هەر بژیم قەت نەمرمەوە ینی بەڕاستی شعرێکی جوانە شتێکی ینی پارچەیەک دوڕ و زێر.